سڵاوتان لێبێت لە هاوکات لە یادی سێ ساڵی دامەزانی ڕادیۆ میلی گەڕیانە کە هاوکاتە لەگەڵ یادی کۆچی دوایی وەکشانی ئەستێرەیەکی ئاسمانی هونەری کوردیش مامۆستا ماملەی نەمرە 24 ساڵ پێش ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ماملێ بە یەکجاری بەجێ هێشتین بەڵام ئەو تەنها بەجەستە بەجێ هێشتین ئەو بە ڕۆح بە هونەرەکەی بە گۆرانیەکەی هەمیشە لە ناومانەیە وەکو چۆن کاتی خۆی هێمنی نەمر لە غەریبیە کە نەفی کراوە لە عێراق بووە لە بەغا دیار ئێوارێک دانیشتووە قەڵەمی گرتووە بە دەستیەوە یادی ماملەی کردوڵێ لەو دەمەیدا گوێ هەڵدەخەن بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دوور وڵات دیارە بزانە چەند خەیاڵی لای تار و دەنگی ماملێ بۆ ئێمەش بەو شێوەیە وەکو کۆمەڵی هونەری میلی وەکو دەستگای میدیایی گەڕیان ئێمە هەموو ساڵە یادی ماملێمان کردوێتەوە هەر لە یەکەم ڕۆژی کۆچی دوایی ماملێەوە هونەرمەندانی میلی لە شاری سلێمانی لە مزگەوتی سەلیمباک بۆ ماوەی 3 ڕۆژ پرسەمان بۆدانە ئەو سەردەمانە 3 ڕۆژ بوو پرسە وەکو خۆمان بەخاوم پرسەکەی زانیوە وەکو کوڕ و وەکو نەوەکانی خۆی لێرە بەدڵ لەگەڵ خەمی خەڵکی شارەکەی قازی محەممەد شارەکەی چوارچرا شارەکەی مەهاباتی خۆشەویستی لە دڵاشیرین بووین ئەم ڕۆژێمەم یاداکەینەوە بە هاوکاری دوو هونەرمەندی زۆر بەتوانە کە من نازانم چۆن سوپاسی ژەنیاری بەتوانە کە کارزان کامیلی ئەکادیمی خۆشەویست و هاوڕێ دەریمان بکەم کە پێمانوت بۆ یادی ماملێ ڕاستەوخۆها دیارە خۆشەویستیش هەیە بۆ هونەرە مەزنە واروەها بە بەشداری هونەرمەندی دەنگخۆش کاکە نیروان عومەر ناساوە نیروانبانەیە کە ئەویش هەمیشە دڵمان خۆشەکە بە وتنەوەی گۆرانەکانی ماملێ زۆر خۆشحاڵم کام ڕۆلم بەرنمەیە لە خزمەتانە بەخێر بێن کا کارزانجان کاکە نیروانجان سپاسی هەڵوێستی وەژەکەم سپاسانەکەم هاوکاتەرە بڕۆنەی من ئاگادار بم لە شاری چەمچەماڵی خۆشەویستیش کۆمەڵی ڕووناکبیری یاسان ئەمیادا پیرۆز و جوان ڕاگرێت واروها لە پایتەختی کوردستان لە هەولێری خۆشەویست لە هۆڵی پێشەوە قازی محەممەد ئەمیادەم ڕۆ بە بەشداری چیای ماملێ و چەند هونەرمەندێکی بەڕێز دێوە بەڕێوەچێ کاک نیروانجان تۆش جابەتای گۆرانەکانی مامۆسای نەمر ماملێڵیتەوە من سپاس دەکەم کە ئەمڕۆ لێرە بەشداری لەگەڵمانە حەزەکەم بە چە میلۆدیەک هەر هیچ نەبێ وتنەوەی میلۆدیەکان خۆتان نەزان لە هەموو دنیاە هیچ کات نەبووە کە شتێک کۆپیەکەی وەکو ئەستەکەش دەربچێتەوە تەنها دەیبێ بۆوان دێمەعاملە دەڵێ ئەستەکە بێنین باوەڕێن بە ئیسیساخیش نییە خۆتان نەزان بەڵام گرتنی ئەو ڕێبازەیە ئەو ڕێچکەیە ئەوە خۆی لە خۆیان ئەو هونەرە قوتابخانەیە ئێمەش هەمومان خوێندکار و ئێمەش هەمومان شوێنکەوتوی ئەو ڕێبازین و بۆ چیش باشەوتنەوەی زۆر جار پێمەوترێ بۆ ئەو لاساییکردانەوەی حەسەن زیرەکی ماملێ لەبەر خاتری نەوەی ئەمڕۆ ڕەنگە کاکارزان بۆ کوالیتی ئەو ساگوێ لێ ناگرێت ئەو سا مەسەرەن بە تەزیلێک کراوە کە پیاوە تۆ تەزجیل ئیکۆنە بۆ سەدانە بۆ مۆسیقاکە بۆ حەسەن زیرەک لێ ایراوە ئەو کوردانەکە ڕۆقیتیانی حەسەن هەر بە زۆر ئەو نەمرە هەر دوای ئاوازەکەکەوە ئەو هەر بە ڕبعەکەی خۆی لە ئەو شتیای نییە بەڵام ئێستا کە بەم کوالیتیە جوانانە ئەوترێتەوە بەم ئامێرە پێشکەوتوانە ڕەنگە گەنجان بەهۆی ئەمەوە مەسەن گوێ لەم ڕۆلم گۆرانەی ماملێگرێ ئەگەڕێ بەدوای ئەستەکەشی هەنجارێکتر پەرچێشی گەنجێم ڕۆکی کە گوێ لەو هەنەرە بگرێ حەزەکەم بچینە لای میلۆدیە بەدەنگە خۆشەکەی کاکە نیروان و بەدەست پەنجەی ئەڵتوونی کاکارزانجان دەستخۆشی بۆ جەنابت و بۆ ڕادیۆی گەڕیان من لەم ڕۆژە پیرۆزایە سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ گەورە هونەرمەندی کورد مامۆستا ماملێ جا خۆم وەکو تەلەبەیەکی ئەو قوتابخانەی ئەو ئەمڕۆ حەزم کردوکە بە چەند گۆرانیەک بەشداری بکەم وەڵام من سپاس دەکەم من هەمیشە تۆم بینیوە لە زۆر شوێن گۆرانەکانی ماملێڵیتەوە دڵی ئێمەشت خۆش کردوە بەیەک ئۆچینە لای یەکەم بەرهەمی هونەرمەندی دەنگخۆش کاکە نیروان فەرموو هەی بارانە و بارانە ئەی هەوای بارانای تازە ئەی هەوای بارانای تازە بەباری زەحمەیان هەبێت بۆم وەرە دەرێشی دایاروازە بۆم وەرە دارچی
دایار وازە خدا لایەکەی مایارایانێ شەوێک دەی شایەماڵ بێ باشە و شەوکزەی شایەماڵ بێ باشە و بیدالایە گۆنەی یارم ئەی بەڵکۆی ڕایەپا ڕێە لاخە و ئەی بەڵکۆ ڕایەپایە ڕێە لاخە ئاخ لەو دەمەیدایە دڵم لێدایە وە بۆ ژوایان لەو دەمەیدایە دڵم لێدایە وە بۆ ژوایان من دێوانەی چاوی جوانێم چاوی جوایان ئاگەرچی خەڵکی وڵایەتی چاو جوانیانێم ئاگەرچی خەڵکی وڵایەتی چاو جوانیانێم چاوی جوانم تێر نەدی بە چاوانێم هەتا لەو بۆم شاوی جوانێم لێوە بوو کەسمایی پەچایە و ڕووبەند و چارشێ و دوژمنم بوو ئێستاش پیر بووم و کەوتومەتایە ئاویکەم چاوی جوانم لێوەندەکایە چایە بیکایە خدایەکەی بایارایانێ شەوێک دەی شایەماڵ بێ باشە و شەوکزەی شایەماڵ بێ باشە و بیدالایە گۆنەی یارم ئەی بەڵکۆی ڕایەپا ڕێە لاخە و ئەی بەڵکۆی ڕایەپا ڕێە لایەخە دەم خۆشکاکە نیروانجان دەستە خۆش بێ کاکارزانجان خۆشەویستانم بەرنامەیە لە یادی فڕێنی ڕۆحی پاچی ماملەی نەمر بەر لە 24 ساڵ پێش ئێستا بۆ ئاسمانی نەمری بۆ ئاسمانی ئەو ئەسێرێکی پرشنگدارە لە ئاسمانی هونەری کوردیان ماملێ ئەو ماملەیە کە محەممەدی کوڕی مام عەلیە کە کاتێک ئامار چۆ لە دەرگای ماڵەکانیەوە لە مەهاباد لیان پرسێ کوڕەکەتان ناوچێتێتی محەممەدی مام عەلی تر بوو بە محەممەدی ماملێ هەتا ئێستا محەممەدی ماملێ و هونەرمەندەیە کە زۆر بەداخەوە ئێستا بۆرە بەراو دێ بکە کاک نیروان چاو هونەری ئێستا و ئەوسایە بۆ نمونە ئێستا گەنجێگێت گۆرانێکی تیار تۆفیق بوون سێ و پێگەی نەهاتی ئەچێت لەگەڵ مۆسیقایەکی لە تورکیا مۆسیقایەکی عەرەبیسک یا تورکی بۆ ئەکا بە باڵایە دوایی تورکی ژێ گۆرانەکەی وڵێتەوەی ترە بێ بە چکەوان دەوڵەتن خۆمە دەوڵەتین بەڵام ماملێ هاتووە گۆرانی ئازەری تورکی عەرەبی
کردووە بە کوردی مەسەن بۆ منە وەرەوەرە با بچێنن ئەوشتیان کە ئازەریە ئەوانەی هەموو کردووە بەرجێکی کوردی ئەنی باوەڕم پێ بکەوە وایە عەرەبێک بێنی و ڕەنگوچۆغی شاڵی لەبەر بکەیت و مشکیەک و هەر کردوتی بە کوردێکی تۆڵ ینی بەراوردەکەی ئەوەی ئەمان ئەم هونەرمەندە مەزنانە خزمەتێکی زۆریان کردووە بەڵام بەداخەوە هونەر کاڵە بێت وە لەگەڵیشە ئەم هونەری ئەوان بزانە گۆرانیەکانی هەمووی لەسەر زاری خەڵکە بە نەمری ماوەتەوە مەسەن گۆرانی بزانە ئەو سەردەمە چەند بە جوانی هەبووە خۆشەویستانم من سوپاسی یەک بێکی کۆمنتەکانتان ئەەکەم ئەگەر لەم بەرنامە تایبەتەیە لەبەرەوەی لە کاتی پێشکەشکردنەکەشی دواکەوتین بەهۆی هەندێک کێشەی تەگەریچیەوە کۆمنتەکانتان دوای خەمە سەرچاوان بێک وەڵامێمەوە یادی ماملەی نەمرەکەینەوە مۆبایلەکانشمان کراوەیە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 1970 471 52 64 ویا خۆ ژمارە مۆبایلی 1970 کە بۆ کوردانی تارەوگە کراوەیە وەتساپی لەسرە یاخۆ ژمارەی کۆڕێک 1950 35 هەر پەیامێکتانە بێت لەم یادەیە بیگەێنن سوازتانەکەم کاکە نیروانجیان میلۆدی ترمان ئامادەیە حەزەکەی نەمڕۆ وەکو شوێنکەوتوانی دەنگی ماملەی نەمر هەندێک میلۆدی خۆشەکانی بینەوە بەگوێی هەوادارانی ماملەیە چاوە گەشت بێ سپاس دەکەم. عشق دبێ چارای کردم دڵسوتاوە لەوێدایە بوو لێڵبادی و ئایاڵێ بەندە بۆیە شێت وە لەوێیێدا دایانجی بولبول و قوبری دێلانی وە شەوێدایە بوو لێڵبادی و ئایاڵێ بەندە بۆیە شێت وە لەوێیێدا کاغایازن وێسێم بۆ لەیلا بەدڵێکی پێڕ ناخێنەوە دەنگی قڵینگان دێیان لە حەوایی دڵێیان کوێستان چینێنەوە شایە و داوەتیایان تێکڕا دەکرد لالا بەدایەستایان چەنێ جوان و پاک و شیرینە کیری کورد و بۆستان هایاتانم مردۆمەوم وەرا هێزی هەنایەوەم لایانە خۆشخا ناکەوتم چاو بە مۆلەقە وەستایەوەم بۆیان بانگی دێکتۆرێکن دەمرم بە ئەستەمایەوەم بۆیۆدا بۆ خۆی دەیزانێ ئەتۆی بینایی چایەوەم کاغایەزدن وێسێم بۆ لەیلا بە دڵێکی پێر لاخێنەوە دەنگی قڵینگایان دێن لە حەوایی دڵێیان کوێستان چینێنەوە شایە و داوەتیایان تێکڕا دەکرد لالا بەدایەستایان چەنێ جوان و پاک و شیرینە کیری کورد و بۆستان ئاغران زەردی خەزایان خایەتای پایزن ئاغران زەردی خەزایان خایەتە
ئای پایزن ڕنگ زەردیەکەی من کەسمای ئارێ دووری ئازیزیان دەبای بسازی خەم لە بۆی چیزیت بوویۆن دەبای بسازی خەم لە بۆی چیزیت بوویۆن بەبێ دڵ تەقسیری کەسەمایی ئارێ دامایان گیرە بوویژیان نەمایانەی یەزگار غەریب مەیان ئایاشقان بەمایەک سۆگەین ئەدی یاری من کوێنێم شایار بێ قەدمەی لێدانێم تاخوانایان کادێوابوانێ ئایاشتی باڵایای بەیازی بووم تازە زیر و بۆ کایەنێم خایامی دایکۆ بابنێ و لێم بەجێماوە زوابوانێ کاغایەزن وێسێم بۆ لەیلام بەدەڵێکی پێڕ ناخێنەوە دەنگی کوینگان دێن لە حەوای دڵێیان چێستان چی دێنەوە شایە و داوەتیایە تێکڕا دەکرد لالا بەدایستایان چەنێ جوان و پاک و شیرینە شیری کورد و بۆستایە دەمە خۆش بێت کاکە نیروانجیان دەم خۆش دەست خۆش میرزاجیان دەستە خۆش بێ بە قوربان خۆشەویستان جیاوازی و کێمەڵین هونەرمەندی نەمر هەموو شەیە بەکارێن بۆ نەمرانە ئەوەنە خاچی بۆ دەژێنێ ماڵی دایمە کراوە بۆ هەموو کەسێ حەزمیوانی لە کوردستانی عێراقیشەوە کە چوو بێ بۆ ئێوە بۆی سەردانی بکە لە باشوور دایمە ماڵەکەی کراوە بووە بۆ دیگاردی نەبوو بۆی بیبینی ئەوانەی ئێستا بە گۆرانەکانی ئەم پارەپەیاکەن ئەوانە بۆ دیگاردیان هەیە ئەوانە پۆست بە هونەری کوردیەوە لێن بە شەرتێ سەر و جوێلاشی گۆرانەکانی ئەمانیش تێکەشکێن ئەوە خافەتەکە لەوەیە من زۆر جار میرزاجان کاک میدیا قسێکی زۆر بەقوتیە وەڵای ئەم بەرنامەیە خۆی چووکە منە کارەساتی زانی ماملۆنە گەورە هیەوە نوکتەی تیابجێڕیتەوە وتی ئای کوێرە هێندەیە حەسەن زیرەکی نەمر بەو نەمریە وتی لە هەموو گۆرانەکان ئەوەنی ئەڵە بستی ئەرز نییە تیای حەسێمەوە مەسەرەن دایمە گەڕی دێ بۆ لەم لە تی بەڵام برادرێک بەو دەنگە ناخۆشەوە گۆرانەکانی ژۆڵێتەوە بە ساقاتی وتی 200 مەتر ئەرزەی ڕوکنی وەرگتووە وەڵای ڕاستەکە قوڕ بەسەرم ێ باشە قەینا ئێمە لەگەڵەوانی هونەرمەند بە خۆش بژی بەڵام تۆیە کە هەندێک گۆرانیڵی تو تۆزێک دەرەکەوی لە میدیاوە لە سۆسیال میدیاوەی تر هی ئەوەنی پۆست دێبەی کاکە نابێت هونەرمەند بۆ خاچێتیەوە جوانە من پێرە لەگەڵ کاکچەی ماملەیە بەرنامەیەکوانە بوو بۆ ئەرین تیڤ لەگەڵ کوڕەکەی ماملەیە باوەڕم پێ بکەن لە کاتی بەرنامەکەی هەندێک بیرۆری ماملەی ڕەحمەتیە جێڕایە من دڵم پڕە بوو یعنی ئەوی زۆر جار هەمومانیدانە عینە مەکتەب قوتابخانەی من و من جارێ من زەربەکەی لێ چالاشی برام تارەکەی لێهات ئیتەرەوی هەمومانی فێرەکەی گۆرانەکانی بەس بەوەش و ڕابوو کە کەلیمەکان تێک بی وشەکان هەمیشە کتێبەکەی بەدەستەوە مەسەن بەبێ کتێب گۆرانی نەوتووە زۆر جاراوانەکە بە ڕەخنا ئەنو ماملێ بەبێ کتێب ئاخر وشەی نەشیاوی بەکارنێنەوە خۆ وەکۆ لەگەڵ ڕێزماوکو هەندێک هونەرمەند ئێستا من ڕێزمێ هەندێک هونەرمەندی میلی ئێستا زۆر ئازیز و خۆشەویستی شەیە وشەی زۆر جوان شعری جوان بەڵام تکایە فێر بن بە خاچێتی بژێنی تۆ
نابێ بە پرزگە خەڵک بێت هونەرمەند لە هەموو دنیای هەواداری هەیە لە هەموو وڵاتانە هونەرمەند دیەوەی کە لە ناو خەڵکا بێ خەڵک خۆشەوێ معقولە من عشقی گۆرانەکانی تۆم تۆ نێڵی من بتبینن میرزاجانەوە ئەم حاڵەتانە خۆ ڕۆژانە جۆمان جێبیستی بین و بۆ نمونە ئەحمەد شەماڵی نەمرەوە تا لە ژیانە بوو چۆن ژیە ئێستا بە گۆرانیەکانی ئەو خۆشترین ژیان نژی بەڵام خاچی نییە کەسەکە خاچی نییە مەسەن پۆز لێە بەسەر نەتەوەکەیە بەسەر میلەتەکەیە نیروانجان تۆوانیت من دڵنیە من خۆشش ێزانام کە خاچیت و بەس هیچ نەخێتە سەر خۆت بەس باسی ئامەکەم باسی ئەو هونەراکەم کە بۆ خۆی نەبوو ماملی نەبر بەڵام بۆ میلەتەکەی خۆت زەی یەکە بە یەکەی میلەتی کوردم من ئەوەی کە ژیان هەر بۆ جوانە بێڵێن دەستی خۆش بێ ژیان هەر بۆ جوانە مەسەلەن گەورەی ماملێ و شتەکانی کە ئەڵێنەوەی کۆرانی بێژەکانی کە وەڵام من دایما ئەڵم ئێمە خاچین نیروەجانم ڕێچکەی ئەوانە بگری مەسەلەن ئەو سەرۆت سامانی کۆ نەکرد بۆ بەڵام ئەگەر کۆشی بکردایەتەوە بۆ نمونە ئێستا با دوو تەلاری بەرز دەنام هەباتە هی ئەو بۆیە بۆچی باش بەڵام تۆ ئەم ناوە جوانە ئێستا من هەموو جارە حەمەدزای ڕەحمەتی ئێمە شەوەیەک زۆر بێکەوە دانیشتین حەمەدزای پێشمەرگە و نەرمەت شەوێکیان ئەو خۆی یەکێ لە مەرجەکانی ئەو بۆ بێ مۆبایل بەکار نێنیت یعنی کە دانیشتین ناوانەی میرزا خۆی زۆر لەگەڵا دانیشتووە ئەو شەوە خۆی بە مۆبایلەکەەوە زۆری پێ چوویتە دەموچاومانە بەیەکە سوحبەتیشمانە بواتەوە چی بۆ دەموچاو دەبێکە ئەم نەمان و مۆبایل بەکانەوەی کاکە جامن لەو سایەوە تەلەفۆنێکم لەگەڵایە تەکلیفم لێکەن پۆستی وەزیری شتێک وەرگرم حەز ناکەم ناوی شوێنەکە بڵم چکە تەشیر بە هیچ شوێنە ناکەم وتی وەزارەتی وەرگرم کە ناوی ئیلاقی بەم هونەر و بەزم ڕزمەوە وتی من ڕەبزم کرد لەبەرێ من ئەمەیە هەر کوڕێ و میلەتە بم من نامەوێت پۆستم هەبێ نامەوێت پلم هەبێت من ئەمەوێت بێم ئەوە لەگەڵ لێوە دانیشمەمێ بچمە ناو خەڵکەوە هە بەڕاستی ژوا بوو زۆر جار لە بازار ئێمە بەیەکەوە بووینیا باوەڕتان نەبێ هەژارترین زەلامێ جوێنێکی لەگەڵ بگرێ ئەو خۆی بۆ نیشتانەوە مناڵ بۆیە لەگە مناڵەکەی دانیش گەورە بۆیە خۆتان بینیتان لە گەورانە هەمویانمان بە تایبەت کاگناسی ڕازازی سەر کەسێکی ئەوەنە شعبیە یعنی چه کاتێ بچی ئەیبینی چاو پێیەکەوێت لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە لەگە هەموو کەس ئەوە نییە کە خۆی ونکا و کەس نەیبینێ کاگنیا من ببورن بابەتی بەرنامەکە کە یادی ماملێ بە لاڕێە نابم بەس هەموو ئەفشتانە گەڕێمە بۆ گەورەی هونەرمەند ماملێ و ئەوانەی کەوەکو ئەوەن بۆ منە کاگناسر ڕەزازی من پەیوەندیەکەم پێوە کردو بەو سێ قادرمەیە کە ئێوە سەرکەوتن بە سێ قاتا بە گۆچانێکەوە هاتووە لێرە بەنامی بۆم کرد وەڵڵاهی من شەرمەزارم شەرمەندەم دەرزمانی خوان وەڵی سپاسێکم بەڵام کەس هەیە لەگەڵ ڕێزمە من زۆر ئەو شەیە بەکارم لە قوڕی سەنەعە دروستمان کردووە لە قوڕی سەنەعە دروستمان کردووە بۆ بە هونەرمەند پێم وتوە کارزانم وەرە بۆ ئێراڵە ئەگەر کامێرێتیانە بێم وتمەی تۆم بۆچی ڕۆڵە من ئێم پسرێک لێم باوکە جێر ئەخر تۆ خۆ دوو ڕۆژە بێت تۆ کوێ ڕایانی خۆ یعنی نابێت لە خۆ دەرچی باوکی باوکم تۆ ئێمە دروستمان کردووی تۆ ئەو کەڵە هونەرمەندانە ئەو گەورە هونەرمەندانە کە باسمان کردن ئاوا بن توانی تۆ ئەبێ ماملێ ڕسمی چۆتە دەفەوە ئەوە دکتۆر تەها ڕەسوڵ دامەزراوەی کەریمی ئەلەکە کە ئەمە ناوەندەکانی خوێندنی مارگرێ دەبا بەڕێەوە قوتابخانەکانە بزانە ڕسمی ماملێ و لەگەڵ ئەو نەمرانە هەزاران پۆستەری لەوە تەبعکرێت دابەشەکە بەسەر خوێندنگاکانە بۆی خەڵک بزانێ ئەوە دەبایەکێک لەوانەیە ساوێنی بچێتە ناو پۆستەرەوە شتیوە هەیە لەم هونەرمەندە تازانە لەگەڵ ڕێزمە ئەتین لای گوانەیەکتر با خەمەکانمان بەبا بکەین یادی ماملێ هەمیشە بەخێر بێ یاد و یادەوەری ماملێ لەبیر ناکەین جوانی باڵاو پێم و چاو بەهرەی تاسەلی
هذا شوطان كياد بالي نردم بشماها ووالي كوتو مشاعري تالي كوت ما يا هواري خوالي بواري باجيتا وقتا سيبوت بيتا سنجد بفريقا عندي بشني باداتي تايا سنجد بفريقا عندي بس عبادتي تايا ويا أخشى هاي مجر هاي بشناي عسى كم شاوان هاي مجر هاي بشناي عسى كم مكر كيدين يمكسماي عريق قول دابو بمياي شرتها تماوي بدي الود بقريم شرتها تماوي بدي الود بقريم تناظم درواي كسماي قريب عرشي عسيماي جان أمان ما وين ما يعني أمان ما يعني يزقى الغريب مي تولد فرمو بويتنا بيان شوني تنالي عتوابي كوتو مباندي خاني بنيازي وما يبي كوتو مباندي خاني بنيازي وما يبي یاخوا بەخێر بێنەوە دەستان خۆش بێت یادی ماملێ هەزار جا بەخێر بێت وەرەی هەوار کە گەشتێکی بنە ماملەیە من مشکلم ئەمەە ڕۆ ئەچم ئەی نازانین بە چەند گۆرانی تێبخۆ بەلا لە بەدەستان بە مریەم ساڵاخی بە هەواری خاڵی کورە بە کۆچی یارم کۆچی سوورە ئەمن کوردم کورە وەڵای گۆرانەکان ئەوەنە زۆرە کاکانی جوان ماملێ حەزەکەم بیسەرانی بینەران بزان کەسێکی بە هەڵوێست و شۆڕژێر بووە کوڕێکی لە سێدارە درراوە و لانکەی شۆڕش بووە پێشمەرگەکانی خۆمان کە لە ڕۆژهەڵات بوون خزمەتی زۆر زۆریانی کردووە هەموو لە ماڵی ماملەیە لەسەر سفری ماڵی ماملێنانیان خواردووە ماملێ هەمیشە کورتپەروەر بووە هەمیشە لە بەرەی میلەتە بووە بەڕاستی ئەوانە نمونەیان دووبارە نابێت کاکەرزان وەکو مۆسیقاش ئەگەر سێر کێسام گۆرانیە نازەمی قاعەکە شکستیش نییە بەس ئەنی هەست بەبوونی ئاو تێگەکەی نەگەرم گۆرانە چەند گۆرانی تر هەیە هەر لەو بابەتەیە گۆرانی ترێک کە چالاکی ماملێڵێ
کە تۆ تۆرای کە تۆ تۆرای لە ینی لە چەند شوێنێکە هەست بە ئەوە ئەکەی ینی منۆکو مۆسیقی ئەترسم کاگەمە شوێنەنە بەڕاستی گۆرانەکانی هەمووی جوانە ینی زۆر سەیرە منۆکو زۆر بەدەردی ئێرانیڵە سەنجینە بەڕاستی من زۆر کاتیش کە باسم کردووە گەورەی ماملێ من جارێکیان پرسیاریان نەکردم وتیان تۆ ئەوەنە عاشقی دەنگی ماملیت حەزەکەین پرسیارێک هەیە بیکەین جیاوتی جیاوازی مەکتەبی قوتابخانەی ماملێت چیە لەگەڵ هونەرمەندە گەورەکانی کە وتم هونەرمەندەکانی کە هەموو گەورن بەڵام ئەگەر 500 گۆرانیان وت بێ گۆرانی مەقامیان لەگەڵاوتووە بەس مامۆستا ماملێ هەموو گۆرانێک مەقامی بوو زۆر سێرە هەمووی وای کردووە بۆی جێگەی مەقامەکەش بکاتەوە بۆی ئەنجا مەقام بەڕاستی مەکو قوتابخانەیەک وایە ئەوە قوتابخانە بۆ فێربوونی مەقامەکە یعنی ئەگە 500 گۆرانی وت پێ 1000 گۆرانی پێ 1000 مەقامی وتووە هەر ڕەحمەت لێ بێ ئەو قسەیە زۆر ڕاستە بۆ ئێمەمانان کە سەرەتامانە سوێری مەقام ببین ئەیانوو ئەو مەقامەکەەوەش بەستەکەیەتی بۆی ئاسانەکەدی مەسەن مەقامەکەشی هونەرمەندەکانی کەشتیانە بەڵام ئەگەر 1000 گۆرانی پێ دە گۆرانی بڵین مقامی لەگەڵە ئەنجا بەستەیە بەڵ هەمووی بڵین زیاتری بەستەیە کەم پێرمە بەڵام ماملەی گەورە جیاوازەکەی ئەوە بۆ هەموو چین و تۆژەکانی وتووە بۆ نمونە ئەو کاتانەی کە زۆر خەمبارێت توانێت جۆ لە لایلایەکەی بگری ئەوەی تر نییە پڕەکە خەس بکەیتەوە بۆ خۆ ئەو کاتانی کاتەوە دڵێ بکرێتەوە مەسەن گوێ لە گۆرانێکی لە هەلە بەدەستان نازانی کاتی بەهارە جوانەکەی لەوەیە کە نازانی گوێ لە هەرچێکیان بڵێ ئەمایان زۆر خۆش کە گوێ لە شتێکی کا بڵێت نەوەڵە ئەمە خۆشیانی هەموو شتەکانی جوانە کاک دیوان ماوەیەک پێشەسا هونەرمەندێک کە تا ئێستا خۆی نەناسانەوەش پیاوێکی خۆشەویست و سەنگین هاتێرە ناوی وەستا حاجی بوو بە ئەسڵ خەڵکی قەڵازیە بەس ماوەی 25 ساڵێکە بێ لە سەردەشدانیش بەرنامێکمان بۆ کرد تقریبا وەکو جەنابەت دەوری دە گۆرانی ماملێمان و بەڵام باوەڕکە حەزمان ناکە ئالەتەکان بەربێن حەزمان کرد لە دەوە ڕادەکێشێ بۆ 12 و 13 هەتا من بە شتێک شوپانە وتم وەکو گوڵە بە ڕۆژەوەیە تا لە بەدەستە هەڵی نەگرن هەر بەردەوام مدمینە بی لەسەری هەرە تێ بڕۆی کە زۆرە گەشتێک بە گەشتێکی ئاسایی تەواو نەبێ میلەدیکترمان نەما دەبێت پێم وابێ أري وخانم خانم خان مولي أي خانم خانم خان مولي دخر المسكم يا لا دولي كد مسكم بيني ما يمولي كد مسكم بيني ما يمولي أري روجي جمعة فرصاي الله يا روجي جمعة فرصاي الله يا دوشدي خوشا لديان يا إيمان وشابي يا أي خانم خانم خان مولي أي خانم خانم خان مولي لخر المسكم يا دولي لخر المسكم يا دولي أروي غريبة وملتها يا راني غريبة وملتها يا راني فرميس كم ديل يا واني كل شيتم عالم دا يا زياني كل شيتم عالم دا يا زياني أي خانم خانم خان مولي أي خانم خانم خان مولي لخ
لخريد ماسكم يا لا دولي لخريد ماسكم يا لا دولي أري وخان خان خان ماوا خان 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 ماوا تسيا حمز بيراوا تراوم أشتم كيراوا تراوم أشتم كيراوا باعثي قرمي جانا بازار يا منبوم بازار يا منبوم جليالي جانا رخصاري يا منبوم رخصاري يا منبوم كورتها يا ربول لا ظلمنا يا بزاني أي خمي آية بيشمها تسري أشاني أي خمي آية بيشمها تسري أشاني ومن بابي توجنا ظلمنا مويا ظلمنا مويا لدوري بلد جنا ظلرن يا رويا ظلرن يا رويا كورتها يا ربول لا ظلمنا يا بساني هيدي خايا بيشمها تسري أشاني أي خمي آية بيشم هاتسايد شاياني دەست خۆش کا کارزانجان دەم خۆش کاکە نیروانجان خۆشەویستانم هیوادارم توانی بێتمان هەر هیچ نەبێ وەکو شنەبایەک ئەگەر توانی بێتان دڵی هەوادارانی ماملێ بینەوە وەکو ڕاحی ماملێ شاد بکەین بەم بۆنێەوە و ڕێز و سڵاو بنێرین بۆ خانەوەدا بە ڕێزەکەی کە خانەوادەیەکی هونەرین هەمویان ڕێبازی هونەر و ڕێبازەکەی ماملەیان گرتووە بە براکانی بە برازاکانی بە کوڕەکانی هەر هەمویان من هیچم نەماوە تەنها دیاری بەرنامەماوە بەڵام پێش ئەوەمەیە سوپاسی بێپەیانم ئاراستەی کاک کارزانجیانی خۆشەویستی هەمومان بکەین کە بەدەست و پەنجە جوان و ئاڵتونیەکەی بە هەست و ئەحساسی جوانی بەشدار بوو زۆر زۆر سپاسێکم سوپاسی بێپەیانم ئاراستی نیروانجانەکەم دڵنیام تۆ بەشێکی خۆشەویستی خۆتە بۆ گەڕیان و بۆ ئێمە بەشەکەی تریشی لەبەر ماملێ دڵنیام کە تۆ وەرکە چێشاوە من سپاس دەکەم دەستخۆشی بۆ جەنابێ من زۆر دەستخۆشی لە تۆکەم کە هەموو ساڵیادی ئەو هونەرمەندە گەورەیەکەنەوە وەڵام من بۆ مێژوو خۆم و هاوڕێکانم کاکبوران و کۆمەڵی هونەری میلی ماوەی هەر 24 ساڵەکە هەموو ساڵیادیمان کردوێتەوە پرسەشمان لە سێمانی بۆ دانا و چلەشمان بۆ کردو لە هۆڵە بە فیستیڤال و ساڵانە و هەموو ساڵێک بەم شێوەیە لێرەوە ڕێز و حرمەتم بۆ بنەماڵەکەی دووبارە سەری ڕێز سێبارە و دەبارە و هەزاربارە دانەوێنم بۆ گۆڕی هونەرمەندی گەورە ماملێ کە ئەم ڕۆیدە هەموو ڕۆژێکی خۆشتر بێ سپاس بۆ تۆ ئەگە بە دیارەکی کۆتایی بەرنامە من کۆتایی بە بەرنامەیەنم خۆشەویستانم سبێنێم کاتانە بەیەکەگەینەوە لەگەڵ ڕەوەزی نابینا ڕەوەزی هەستبین ڕەوەزی پڕ لە ئەحساس و گۆرانی و دەنگی خۆش لێرە بەرنامێک تایبەتمانەیە کە لێرە میوانە لە ستۆدیۆکانی گەڕامیدیا بۆ جاری دووەمەمانەیە ئەو کوڕە بگەین لووتکەی ناوبانگ و لووتکەی بەناوبانگ بوون هیواداریم توانی خزمەتێکی هونەری ئەو گەنجە هەزبینە بکەین سواز بۆ خۆشەویستانم بە گۆرانێکی کاکە نیروان ماڵتانەوە ئەمیێوەرەش کۆتایمە بەرنامەکەمان
ورايا ئاهەنگێکی جایە پەریوەرایە شادی هێن و خایەفەت وەرایە شادی هێن و خایەفەت وەرایە جاوارەجێ بۆی ڕادێرایە جاوارەجێ بۆ ڕادێرایە هزار خۆزگایە بەیە خۆشوانایە هزار خۆزگایە بەیە خۆشوانایە کە بەو مانگە شایەوە جوانایە کە بەو مانگە شایەوە جوانایە دانیشتووی لایە سەرێ ئاوڵێر دانیشتووی لایە سەرێ ئاوڵێر خام كان دبزي ويدا بالوير خام كان دبزي ويدا بالوير ماشي خاليات نفريم كم بايا وشياني كبناي يا زماني أماني ماشي خاليات نفريم كم بايا وشياني كبناي كفاية بند بشايا يهدي شكري قونا توام أمان 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 آغاش بانو کار نگیری آغاش بانو کار نگیری وقت میلادا خیال امیری وقت میلادا خیال امیری وقت میلادا خیال امیری وقت میلادا خیال امیری